بینەران و بیسەرانی ئازیز ئەم کاتتان باش خۆشحاڵی لە بەرنمەیەکی دیکەی گفتوگۆ بە دیدارتان شاد دەبینەوە. تەوەری ئەمڕۆی بەرنمەکەمان گفتوگۆکردنە دەربارەی تایبەتمەندیەکانی پەروەردە لە حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێمدا. بۆ ئەم بابەتەش میوانداری زۆر بەڕێز مامۆستا هەرێم گڵەزەردەییمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی بواری پەروەردە و چاودێری سیاسیە. مامۆستا بەخێر بێت. زۆر سپاس کاکەدانەجان، سپاس بۆ تەلەڤیزیۆن و ڕادیۆی سلێمانی، سپاس بۆ بەرنمەکەتان. لە ڕاستیدا تەلەڤیزیۆنی سلێمانی وەکو تەلەڤیزیۆنی دایکگوایە بۆ ئێمە. پێم خۆشە لێرەوە جەخت لە کۆمەڵێک کار و پرۆژەی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینەی نوێیەم بکەم سەرەڕای ئەو هەموو تەحەدیانەی کە لە کابینەی نوێیەم بەرامبەر سەرۆکی حکوومەت کراوە و ئەشکرێت بەردەوام، بەڵام توانیوێتی چۆن جەنابی سەرۆک بەرزانی دەفەرمێ پارتی وەکو داربەڕوو وایە، حکوومەتی هەرێم و کابینەی نوێیمیش وەکو داربەڕوو وایە، داربەڕووش مانای بەهێزی و قووەت و هێز پیشانی خەڵکی دەدات. دەست خۆشمان مۆساوەڵا پرسیارەکەی منیش هەر لێرەوەی ئەمەوێت ئەوە بپرسم، ئایا حکوومەتی هەرێمی کوردستان سەرەڕای ئەو تەحەدیاتیانی کە ڕوبەڕووی بۆتەوە بە تایبەتی ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان بەراورد بکەیت بە حکوومەتەکانی وڵاتەکانی دیکە، ئایا ئەتوانرێن بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئەو مانەوە و ئەو شێوازە خۆڕاگری کە هەی بووە لە بەڕێوەبردن و ئیدارەدانی وڵاتدا بەو شێوازە دەمایەوە ئەگەر وڵاتێکی دیکە بووە؟ بە دڵنیاییەوە کاکەدانا من بەڕاستی و دروستی ئەمەوە لەوە دەست پێ بکەم. کابینەی نوێیەم سەرەڕای ئەو وەکو سەرەتای بەرنامەکە ئیشارەتم پێدا، ئەو هەموو تەحەدیایە و ئەو هەموو کێشە و گرفتەی کە بۆی دروستکراوە، بەڵام توانیوێتی لەسەر پێی خۆی بێت و کۆمەڵێک کار و چالاکی وا بکە کە خەڵکی تر نەتوانن بیکەن. گرفتەکە لێرەیە کاکدانە، ئەبێ خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی پارێزگای سلێمانی بە تایبەتی لەوە تێبگەن جارێ پێشەکی چۆن حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێیەم دروست بووە. ئایا تەنها سەرۆکی حکوومەت و پارتی خاوەندارێتی دەکات یان خەڵکی تریش خاوەندارێتی ئەم حکوومەتە دەکات؟ بەداخەوە لەو کاتەی کە حکوومەتی هەرێم تووشی ئەزمە و تووشی نەهامەتی و ناڕەحەتی دەبێت، پارتی تەنیا خۆیەتی و سەرۆکی حکوومەت تەنیا خۆیەتی. بەڵام لە کاتێکا کە دەستکەوتە ئەبێ هەموو لایەنە سیاسیەکان کە بەشدارن لە حکوومەت خاوەنی و دەستکەوتن و خۆشیان بە خاوەنی دەسەن. ئەمە گرفتەکە لێرەوە دەست پێکا کاکەدانەجێ. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێیە بە کۆمەڵێ قۆناغا تێپەڕیوە. ئەگەر ئەو قۆناغا نەبوونایە گەشەکەی ئەگەیشتە لووتکە. سەرەڕایەوەی کەموکوڕی هەبووە، چکا کەموکوڕەکان هەر لە سروشتی ئیشکردن وایە، تۆ ئەگەر ئیشت نەکرد هەڵە ناکەیت، کیان کەموکوڕی دروست نابێ. بەڵام کە ئیشت کرد هەوڵتدا تێکۆشای دڵنیا بە کەموکوڕیش دروستە بێ و بەڵام گرنگەوەی تۆ چۆن ئەم کەموکوڕیانە چارەسەرکەی. یەکێک لەو شتانە کاکەدانا ئێمە لە دوای 25 تقریباً 15 حوتی 2019 کە دەست بەکار بوون حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێیەم یەکەم ڕۆژی دەست بەکار بوونیان 15 حوتی 2019 بوو. لە دوای ساڵێک ئێمە تووشی بابەتی کۆرۆنا بووی کە حکوومەتی هەرێم داهاتەکەی بوو بە سەفر و ئەزمەیەکی ئابووری و تەندروستی لە وڵاتە دروست بوو. تەنها هەرێمی کوردستانیش نەبوو، هەموو دنیا بوو مۆزوعی کۆرۆنا. یعنی ئەمە ئەوە نییە خوانەخواستە بڵێن وەڵا کاکەجان حکوومەتی هەرێم کەم تەرخەم بۆیان ناچکە بابەتەکە بابەتێکی گشتگیری عالەمی بوو. سەرەڕایەوە دابەزینی نرخی نەوت کە گەیشتە ئاستی سەفر. ئەمەش هۆکارێکی تر بوو بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێم بەڕاستی و دروستی کۆمەڵێک گرفت و ئارێشەی بۆ بێتە پێش. خاڵی سێم بڕینی بوجە لەلایەن حکوومەتی عێراقیەوە و هەروەها بڕینی هەناردەکردنی نەوت لە حکوومەتی هەرێم کە ئەمە جارێکی تر کێشە و گرفت و ئاریشە بوو بۆ حکوومەتی هەرێم. خاڵێکی تر بابەتی ناوخۆی کاکەدان، خەڵکێک گەیە بەڕاستی دروستی لەگەڵ تا حکوومەتی پێکهێناوە
بە ڕۆژ لە ناو حکوومەتایە و بە شەویش معارەزەیە لە دەستکەوتەکان تا برابەشتە لە شکستەکان تا هاوکارت نییە بگرە دوژمنتە ئەو گەلە کۆمە سیاسیی کە بە دەسیسەی ناوخۆیی کراوە بەرامبەر حکوومەتی هەرێمی لەگەڵ بابەتی ئیقلیمیە وایان کردووە کە حکوومەتی هەرێم کارەکانی سست بوو بێ بەڵام لەگەڵەوەدا سووربوونی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ کار و پرۆژەکانی حکوومەتی هەرێم توانیوێتی زۆر دەستکەوت بۆ حکوومەتی هەرێم دروستکە بۆیە کاکەدانە من سەرەتای بەرنامەکە ویستم ئەمە ڕوونکەمەوە هەبێ هاوڵاتی هەرێمی کوردستان ئەوە تێبگا چۆن لە 15/7/2019 ڕێکەوتن کراوە لە دروستکردنی کابینی نوێیە ڕێکەوتنەکە دروستکردنی حکوومەتێکی لامەرکەزی بوو واتە ئەو داهاتی لە سلێمانی لە گەرمیان لە هەڵەبجە لە ڕاپەڕین دەست ئەکەوێت بۆ خۆیان پرۆژە و کار و چالاکی پێ بکەن ئەو داهاتی لە هەولێر لە دوهۆک لە زاخۆ لە سۆران دەستیان نەکەوێت ئەوە حکوومەتی لامەرکەزی پارێزگاری ئەو شارە ئەو داهاتە بەکاربێنێ بۆ خزمەتگوزاری و خزمەتکردنی خەڵکی خۆی بەڵام داهاتی نەوت داهاتێکی گشتگیرە دابەشەکرێ بەسەر هەموو شارەکانە بەپی ڕێژەی دانیشتووە بەڵام بەداخەوە ئەمێ لێرەوە ئەمە بڵم خەڵکێمەوە تێ نەگەێنراوە خەڵکێمەوە تێگەێنراوە کە پارتی مەرکەزیە زوڵم لە سلێمانیەکە زوڵم لە ئیدارەی گەرمیانەکە زوڵم لە ئیدارەی هەڵەبجاکە زوڵم لە ئیدارەی ڕاپەڕینەکە برا وەڵڵا هیچ پەیوەندی بە پارتیەوە بە پێی ئەو یاسایی و بە پێی ئەو ڕێکەوتنی کە کراوە بۆ دروستکردنی کابینی نوێ داهاتی لامەرکەزیە وەزارەتەکان شارەوانیە کاروبارە کوێ چ پارەیەکتان دەستکەوت ئەتوانن لە خزمەت گوزاریە بەکاری بێنن بۆ شارەکەی خۆتە بەڵام پارتی چ تاوانێکی تۆ ئەو داهاتێکێتە سلێمانی مەحەلی نییە و بەکار نایەنێ بۆ خزمەتکردنی خەڵک بەڵام کابرا لە هەولێرە ئەو داهاتی پیا ئەکات خزمەتی خەڵکی خۆی پێیەکە ئیش و کاری پێیەکە ئەمە جیاوازەکەی کاکەدان و من کۆمەڵێ داتات پێڵم مامۆستا ئەگەر بۆ بەنسبەت ئەو داتانی کە بەڕێزە دێسا سوور ئەزانم کە کۆمەڵێ داتای زۆر باشت پێیەکە ئەتەوێ بیان خەیتە ڕوو لێرەوە من پرسیاری سەرەکی لێرەدا لەوە دروستە بێ ئایا کۆمەڵێک پرۆژە و خزمەتگوزاری کە لە سنووری هەولێر و دۆکدا کە بە ئەنجام دەگەێنرێت ڕەنگە خەڵکی گلەی بک بە تایبەتی خەڵکی سنووری پارێزگای سلێمانی بۆچی ئەمان مەحرومن لەم پرۆژانە واتە ئەمانیش هەر دوجار هاوڵاتی ئەم هەرێمی کوردستانن و پێویستەکە ئەمانیش خزمەت بکرێن بۆیە من پرسیاری ئێمەمانان پرسیاری خەڵکی لەوەیە ئەتوانم لەم سەرچاوە دەگرێت ئایا بۆچی ئەم جیاوازیە دەکرێت لەوەی کە لە هەولێردا ئەتوانم بڵێم زیاتر لەوەی کە لە ڕووی خزمەتگوزاری ڕێگە و بان و لە ڕووی خزمەتگوزاری ئەوانی کە پێویستە بۆ هاوڵاتی کە خزمەتگوزاری سەرەتاین زۆر لە پێشترە لەوەی کە لە شارەکانی دیکە وەکو سلێمانی و لە گەرمیاندا بکرێ ڕای بەڕێستان لەم بارەیەوە چێ مامۆستا کاکە دانایجان وەکو سەرەتا باسم کرد دروستبوونی حکوومەت و کابینی نوێم دروستبوونی حکوومەتێکی لامەرکەزیە لە پارێزگای سلێمانی واتە سلێمانی داهاتی خۆت کۆکەرەوە بۆ خۆت بەکاری بێنە باشە ئەم تەحەدا ئەەکەم ئەم جارش تەحەدا ئەەکەم یەک دیناری پارێزگای سلێمانی ناگەڕێتەوە بۆ هەولێر و دووەکو بۆ حکوومەت پرسیارەکەی مامۆستا بۆ خزمەتی خەڵکی ئەم شاری ئەجا من لێرە کۆمەڵێ داتا ئەدەم من حەزم بە شارچێتی نییە ڕقیشم لێتی لەبەرەوەی هەولێر و دووهۆک و سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە هەمووی بە خاکی کوردستانی پیرۆز دەزانم و بۆ هەر کوردێک هەولێریەک بێ سلێمانیەک بێ هەر کووردە ئەگەر خزمەت گوزاریەک لە هەولێر بکرێ من پێم خۆشە ئەگەر لە سلێمانی بێ من زیاتر پێم خۆشە بەڵام ئەمە جیاوازەکەی کاکەتانە سلێمانی مرکزی سلێمانی پرۆژەی مامناوەند و بچووک پرۆژەی استراتیژینە 634 پرۆژە بڕیاری لێدراوە کە بکرێت یعنی فەرمانی بۆ دەرچۆ لە ئەنجومەنی وەزیرانەوە ڕەزامەندی وەرگیراوە کە بکرێت چەندێ پارەی بۆ تەرخان کراوە 2 تریلیۆن و 870 ملیار دینار پارەی بۆ تەرخان کراوە لە ئەنجومەنی وەزیران کە ئەمە ڕەزامەندی و
پرۆژەکە جێبەجێ بکرێن بەڵام بەداخەوە ئەمە کێشەکە لێرەوە دەست پێەکە کاکدانە تۆ پرۆژەکە دابین کردووە 634 پرۆژە باش بڕەپارەیەکە بۆ دابین کردووە کە ئەمە مەسرەفەکەیەتی دەڵێ پارێزگای سلێمانی ئیدارەی سلێمانی فەرموو جێبەجێکە چەندێ پاریان لەو پارەیە سەرف کرد بێ باش 305 ملیاریان سەرف کرد ئەی باقیەکەی چی لێ هاتووم ئەوەی کە ماوەتەوە ماوە ئەو باقیە ئوستاز ئەو پارەیە چییە تۆ پرۆژە دەیە مام ناوەند و بچوو بەوەی هاوڵاتیان باشتر تێبگەن لە معادلەیە کاتێک پرۆژەیە پێشکەشەکەی وەکو پارێزگای سلێمانی ئەینێریتە ئەنجومەنی وەزیران لەمە پرۆژەکانی پارێزگای سلێمانیە ئەمەش بودجەی تەخسیسە بۆی کە 2 تریلیۆن و 870 ملیار دینارە باشە بەڵام مامۆستاگە پرسیارێکی لێرە دروستە لێرە ئەی ئیشی سەرۆکی حکوومەت و تیمی وزاری حکوومەت چییە لەم کاتەیە کە تۆ نەتوانێت لێپرسینەوە لە دام و دەستگاکانی خۆی بکات لە شارەکان لێپرسینەوە کراوە کاکدانا لێپرسینەوە کراوە سەرۆکی حکوومەت بۆ داداچوونی کردو جێگری سەرۆکی حکوومەت کە خۆی بە کوڕی شاری سلێمانی و ولا لایەنێکی سیاسی جێگری سەرۆکی حکوومەتە ئەمەی پێوتراوە لە کۆبوونی ئەنجومەنی وەزیرانە 305 ملیار سەرف کراوە دە حسابی خۆت بکە یعنی لە دە بەش دوو بەشی سەرف کراوە هەشتی دیار نییە ئەم داهاتەی سلێمانی ئەچێ بۆ کۆ منەمە پرسیارەکەمە بۆ داهاتمان نادیارە لەم سنوورە بۆچی نادیارە نازانم ئەبێ لایەنی پەیوەندیدارە وەڵامی من بداتەوە ڕاست لە سایتێکی شەفافێتیان داناوە ڕۆژانە دێت و ئەملا ئەولا بەڵام ئەوە دەبێت پرسیارکەی لە لایەنی پەیوەندیدار چ منطقێکە تۆ پارەیەکی زۆر لە گومرگەکان دیار نامێنێ پارەیەکی زۆر لە پرۆژەکان دیار نین پارەیەکی زۆر لە باج و دەرامەت دیار نین ئەم پارانە لە کوێن ئەمە خاڵی تۆم لە ڕاپەڕی سنووری ڕانی و قەڵازێ و سنوورانە ئەوێ 225 پرۆژە بڕیاری لەسەر دراوە پارەی سەرفکردن چەنە 468 ملیار پارەی بۆ تەرخان کراوە چەندێ سەرفکراوێ کاکدانە باش 41 ملیار 41 ملیار باش گەرمیان 198 پرۆژەی مامناوەند و بچووکی بۆ جێبەجێ بکرێت چەندێ پارەی بۆ تەرخراکراوە بێ لە ئەنجومەنی وەزیران 661 ملیار دیناری وە سەرف کرا تەرخان کراوە پارەکەی بۆ بەڵام چەندێکیان سەرف کردەوە 150 ملیار باشە هەڵەبجە 150 پرۆژەیان بۆ هەڵەبجە پەسەند کردووە کە جێبەجێ بکرێت کەوتە باری جێبەجێکردن چەندێ پارەی بۆ تەرخان کراوە کاکدانە 386 ملیاری بۆ تەرخان کراوە چەندی سەرف کراوە باشە 42 ملیار یعنی تۆ بەروەرە سیرکە ئەمە کارەساتە لەم شارە ڕۆدا دوای ئەوە هەرچی خەڵکی ئەم شارەیە حورمەتە وا تێگەیەنراون کە پارتی زوڵمی لێەکە کە سەرۆکی حکوومەت دەستی خستۆتە بینە قاقەی کە مەرکەزیەت هەیە شتی وانە بام داتانم جوابنەوە ئەگەر ئەڵەن وانە بمەن بە مەحکەم لەبەرەوە کاگەدانە پارەیەکی زۆر لەم سنوورە تەخشان و پەخشان کراوە کاکە هەر بە نمونە پێتەڵم هەر پرۆژەیەکی استراتێجی لەم ساڵات 12 ساڵی پێچ خەسخانی 400 قەڵەیەرەکە دوای 12 ساڵ جادەی سەمەد ڕێگەی زلێمانی بۆ بەینەکەی بۆ بە حەقایەتەکەی کابرا هەر کۆتایی نایە هەر ڕۆژە و پارەیەکی بۆ تەرخانێ ڕۆژەڵە زەوی بۆ فرۆشن ڕۆژێڵێ نازانم چی بۆ بکرێن ئێشتا ڕبعێکی تەواو نەبوو ڕبعێکی باشە جادەی ڕانیە دوکان ئەوە ئەبێ هەمیشە فاتحە و 12 ساڵە بەردەوام پارەی بۆ دەرەچێت نازانم بۆچی ئەمە بۆچی کاکەجان جادەی کەلار دەربەنی خان ئەوە بۆ دەردەڕۆیە کە خەڵک ڕۆژانە بۆ بە چ فۆزایەک و چی خەڵکێکی کوڕی گەنجی تیادا لێ ناوەچێ
دەربەنی خان زەڕایەن کاکە ئەمانە هەمووی پرۆژەی استراتیژین بۆم شارە کە پێویستە بکرێ ئەوە باسی ناو شار ناکەم کاکەدانە کۆمەڵێ پرۆژەی استراتیژی هەیە لە گەڕەکەکانە بە نمونە هەر بەمەشتێکی بەسیتی ناو شارت پێ دەڵێ ئەو جادەیە کە لە مێرگە پان و گانی گۆران وێتەوە بۆ ڕاپەڕین چەندین ساڵە خەڵکی سلێمانی بە ئاواتی ئەو جادەیە بکرێت بۆ ئەوەی کار ئاسانی بۆ خەڵک بکرێت بۆ ئوسنورە بۆ نمونە ئەو جادەی کە لە ڕاپەڕینێتەوە بۆ بەکرەجە بۆ نمونە ئەو جادەی کە لە ئەواڵەوە ئەچێتەوە بۆکانی گۆمە و چوارچرا یعنی کاکەدانە ئەمەشتی بچیک بچووکی استراتیژین بۆم شارە دەیان پرۆژەی تر لەم شارە جێبەجێ ناکرێت کە پێویستە لێرەدا پرسیار ئەوەیە ئایا هاوڵاتیان ڕووی گلەی خۆیان لە چێ بکەن یعنی وەڵاهی حزبی سیاسی ئەم وڵاتە ئەم شارە بەم شێوازە بێت یعنی بەڕاستی من بە خەڵکی سلێمانی ئەڵام لەمە دو چی بکەن خەڵکی سلێمانی من پێم خۆشە هەر کەسێک گلەیی و گازەندەی هەیە بێ دانیشێ لەگەڵ منە سەعاتێ هەموو داتانەیە هەمێ بە واقعی بەڵام باواز لە گلەی بێنین ئەمری واقع ینی خەڵک گلەیەکانی بەرێ بۆ چێ ینی دوجار گلەیەکانی دانێ بۆ بیستیدا لەو بڕواایە بیستی دە بتوانێت گۆڕانکاریەکی جەوهری دروست بکە بە تایبەتی ئەبێ خەڵکی سلێمانی بە من بۆ بە دڵنیاییەوە پێتان دەڵم دەبێت خەڵکی سلێمانی واز لەو عقلێتە بێنێ واز لەو چاواشەکاریە بێنێ کە ئەکرێ بەرامبەریان بە ناوی ئەوەی کە پارتی دیکتاتۆرە بە ناوی ئەوەی کە پارتی دەستی خۆشدەبینە قاقای سلێمانی بە ناوی ئەوە فڵان بەڵام خەڵکی سلێمانی هەموو لایەنە سیاسەکانیان تاقی کردوتەوە ئەوە هاتن لایەنێکی سیاسی لەم شارە 500,000 دەنگی هێنا پارێزگاری هەیە بەڵام توانیوێتی چی پێشکەش بکات بە سلێمانی و خەڵکی تریش لایەنەکانی تر لەم شارە تاقی کراونەتەوە باجارێکی فرسەت بن بە پارتی بۆی پارتی ئاوەدانی و خۆشگوزەرانی بێنێتە سلێمانی ئەگەر نەیکرد قابل لە 4 ساڵی تر دوور نییە دەنگی پێمەدەن سزای بدەن مامۆستا هەربەت هەر لە بواری خزمەت و پرۆژەکانە ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم ئێمە بابەتەکەمان بابەتی پەروەردەییشە بەڵام لێرەدا پرسیار ئەوەیە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند توانیوێتی لە بواری پەروەردە و لە بواری وەزارەتی پەروەردە خزمەتگوزاری پەروەردەی ئاڕاستەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە بەبێ جیاوازی لە نێوان شارەکاندا و بە تایبەتیر ئەتوانم بڵێم ئەو بڕیارەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە دای لەوەی کە مامۆستایانی وانەبێژ بکرێن بە مامۆستایانی گرێبەست کە لەمایانە خەڵکێکی زۆر پرسیاری هەیە کە ئایا مامۆستایانی گرێبەست بۆکو مامۆستایانێکی هەمیشەیە کە مۆسەفێکی هەمیشەیە بۆیە من پرسیاری خەڵکی ئەمەیە ئەگەر جەنابت معلومەت هەبێت لەسەر ئەم بابەتە کاکەدانە مۆزوعی پەروەردە لەوانەیە ئەو کەسانی کە شارەزای بواری پەروەردە بن و ئیش لە خودی پەروەردە دەکەن ئەو شایەتیە بدەن کە کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی خزمەتکردن و ئەولەویاتی پەروەردە بووە کاکە دانایجان بە نمونە لەم کابینەیەدا ئێمە لە سەرەتای کابینە هەر بۆ زانیاری بەڕێزت 133 مەکتەبی سێدەوامیمان هەبووە بەڵام ئێستا 13 مەکتەبی سێدەوامیمان هەیە کە لە کاتی کردنەوەی مەکتەبدا ئەم ئامارەش گۆڕانکاری بەسەرادێ کەمتر دەبێتەوە باش کاکە دانایجان 126 قوتابخانەی نوێ لە ڕێی حکوومەت و خەڵکی خێرخوازەوە دروست کراوە لەم کابینەیەدا کە ئەمە کارێکی زۆر گەورە و مەزن بۆ کراوە لەم کابینێ کاکە دانەجان 1750 قوتابخانە و باغچە و ناوەندی پەروەردەیی نۆژەن کراونەتەوە جا هەنێکیان جوزئی بوون هەنێکیان بە کاملی نۆژەن کراونەتەوە و ئیسا لە بواری پەروەردە لە کاتە کاکە دانەجان 640 ژوور زیاد کراون لە ناو قوتابخانەکانە کە ئەمە سیستەمی پەروەردە بۆ نمونە تۆ مەکتەبێکت دێ 10 ژوور 5 ژوور 6 ژوور پێویستی بە زیادکردنە بۆی زیاد کراوە کاکە دانەجان سیستەمی ئی پەروەردە دروست بووە کە داتابەیسێکی بەهێزە هەموو دام و دەستگای حکوومەتی هەری وەزارەتی پەروەردە بە یەکەوە دەبەسێتەوە ساوەکو جاران نییە قوتابخانەیەک لەگەڵ وەزارەتە لەگەڵ بەڕێوەبەرایەتی پەروەردەکەی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکەی بە یەک داتابەیس هەمووی بەسراوەتەوە چیت بیوێت چیت بکرێ هەمووی بە یەک پاکێج دەست دەکەێت کاکە دانایجان با بەرچاوڕوونیت بەمێن لەم کابینێدا لە سەرەتای کابینەکەدا زیاتر لە 5,800 مامۆستای گرێبەست
کراوە بە هەمیشەی کە ئەمە دەستکەوتێکی گەورەیە کاکە داناییان 38,000 مامۆستای وانەبێژ کراون بە گرێبەست کە ئەمە جێی دەستخۆشەیە کەوتت گرێبەست تۆ ساڵانە ئەم گرێبەستە نوێ دەکەیتەوە وەکو فەرمانبەرێکی ئاسایی حکومەتی هەرێم کارت پێ دەکرێت تەواو دوای چەند ساڵێک ترە بیتە هەمیشەی هیچ گرفتێکی نییە گرفتەکە لێرەوە باشیەکە لێرەوە دەست پێکە ئەم مامۆستاوان نەبێژە کە ئەبێ بە گرێبەست لە خەم ئەڕەقسێت خەمی ئەوەی نییە سبەینی ئەگەر لە مەکتەبێک کابوو مامۆسایەکی میلاگاتەوە مامۆسای لا ببرێت خەمی ئەوەی نییە بە حکومەتی هەرێم کەی پارەی هەبوو موچەکەی پێدرێ ئێستا کەی موچەی مامۆستایان هاو کەی موچەی خەڵکی تێ موچەی ئەوانیش دێ واتە تەضەمونێکی باشی داوە بە مامۆسایانی وانەبێژ هەرچەنە ئاگادار بە خەڵکێک نان و پیازی پێوە خات و ئەمە بە دەستکەوت نازانێ بەڵام ئەمە دەستکەوتی کابینی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان وە جوابێکیشە بۆ ئەوانەی کە ئەڵەن ئەم کابینەیە بەر خەریکی دروستکردن و دامەزراندنی هێزی ئەمنی ئەوە لەم کابینەیە 38 چەنەکە کاکە 43,000 مامۆستا ئەمە باسی ئەوە ناکەم کە هەر لەم کابینەیەدا لە سنووری پارێزگای خەڵەبجە زیاد لە 600 نەفەر ئەکرێ بە گرێبەست تاعین نەکرێت وە لە ڕاپەڕین کراوە لە گەرمیان کراوە بکە بەردەوام دامەزراندن هەیە بەڵام ناکرێت تۆ خەڵکێک ئەم کارانە بێبەها بکەیت لەبەرەوەی تۆ لەگەڵینی لەبەرەوەی هی تۆ نییە بۆیە بەڕاستی ئەتوانم بڵم ئەم کابینەیە توانیوێتی کاری باش و پەروە هەر بۆ زانیاری تاکەدان لەم کابینێ زیاد لە 100 ملیار دینار بۆ پێداویستی کڕینی قوتابخانەدا بکرا 100 ملیار وەز بەس پار بە 58,000 ڕەحلە کراوە بۆ قوتابخانەکان و باسی ئەوە ناکەم کە بەشێک لە مەناهیج گۆڕاوە وەکو ئابووری 10 و 11 و 12 بە کاملی گۆڕاوە مەناهیجەکانی پۆلی 1 و 2 3 بەشێکی گۆڕاوە و ئەم کابینێ بەڕاستی توانیوێتی خزمەتگوزاری باش بێ بە تایبەتی لە بواری پەروەردا و خزمەتکردی کردووە و کارێکی ترکە لەم کابینەیە کراوە مامۆستای ڕاهێنانی دروست کردووە کە ئەمە جێی دەستخۆشیە بەس دە سنووری پارێزگای سلێمانی 600 مامۆستای ڕاهێنانمانەیە مامۆستای ڕاهێنەرمانەیە ڕاهێنەرمان هەیە مامۆستای ڕاهێنەر چونکە ئەمان لەمە دووە هەفتەی ڕۆژێ لە قوتابخانەکان ئەم مامۆستایان سیستەمی تازەی پەروەردە بە مامۆسایان دەکەێنن و زۆر بابەتی تری لە بواری پەروەردا کراوە ئەوەی کە وتە مەمە هەمووی داتایە بە تۆی دەڵم هیچی لە گیرفانی خۆمەوە نایێنم هەر بۆ زانیاری بەڕێستان زیاد لە 1,906,000 قوتابیمان هەیە زیاد لە 30,000 مامۆستامان هەیە بێ لە ماوانە بێش کاکەدانە کە ئێسابوون بە گرێبەست زیاد عفوم کە لەسەر ئەو بابەتی وانە بێژ و گرێبەستە ڕەنگە چەند لایەنێک بە مەبەست بێت جایا بە بێ مەبەست بێت لەناو خەڵکی داوە بڵاو بکەنەوە کە ئەم مامۆستانی کەوانە بێژن کراون بە مامۆسای گرێبەست ڕەنگە هەر کاتێک بێت کە حکومەت پێویستی بە مامۆسایانە نەمایە خود ئەو قوتابخانانی کە کاری تێدا دەکەن مامۆستان لەوێ کە کاریان لەوێ نەمات حکومەت بیانێرێتە ماڵەوە ئایا تا چەند ئەمە ڕاستیە تەناوە دیعایە ئوستاز ئێمە بۆ زانیاری بەڕێزت لە ناوەندەکانی بە ئەم مامۆستایانی کەوانە بێژن لەبەر پێویستی دامان ناون بە تایبەتی لە دەرەوەی شارنگاکەدانە ئێستا دەرەوەی شار ئێمە ناو شار کێشەمان نییە کەمترین مامۆستای وانە بێژ لە ناو شار هەیە زۆرترین لە دەرەوەی شارە لە قەزا و ناحیەکانە ئێمە هەموو کاتێک پێویستمان بە مامۆسای هەیە بۆ زانیاری و مامۆسای تریشمان پێویستە لەوانەیە لە داهاتوو تا خەڵکی تر بکرێت چکە بۆ ئەمە شتێکی تازەیە لە بەرنامەکەتە ئەمەوێ ئەم زانیاریە لە بەرنامەکەی تۆ بڵم وەکو زانیاری حەزەکەم ئەمە یەکەم شوێنە باسیکەم ئەو مامۆستایانەی کە دەرکراون یان بە جۆرێ لە جۆرەکان وانە مێژ نەبوون و پێشتر خزمەتیان کردووە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکان داتابەیسێ دروستەکە هەموو ئەو مامۆسایانە دائەنێ لە داتابەیسێکە لە داهاتوودا هەر مامۆسایەکیان پێویست بوو یەکسەر ئەوە لەوانە دادەنرێن و بۆ زانیاریشت لەمە دووانە مێژ نامێنێ لە وەزارەتی پەروەردە یەکسەر هەر کەسێک بێ دامەزرێ کرێ بە گرێبەست لەبەرەوەی ئێمە مامۆسای ترمان پێویستە بێ لە داهاتوە ینی چیوانی ئەمە تەنها
باوگژە خەڵکێک لەستی خۆی دەرەکا بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان چونکە حەزەکەم ئاخر قسەم بەمە کۆتایی بێنن جەنابی سەرۆکی حکوومەت نەبوایە هەر کەسێکی تر سەرۆکی ئەم حکوومەتە بوایە باو تۆزی بە ئاسمانەوە نەما مامۆستاوەڵە هەر لەسەر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان من لەوەش کۆتاپرسیاری من ئەوەیە ڕەنگە ئەو دەستکەوتانی کە بەڕێزت باست کرد و کۆمەڵە دەستکەوتی زۆر باشن کە لە بوار و کەرتی پەروەردەدا بە ئەنجام گەێنراوە بەڵام لێرەدا پرسیار ئەوەیە کە ماوەیەکە کۆمەڵێک لایەن سەرۆکی حکوومەتیان بە ئامانج گرتووە لەوەی کە لە سۆشال میدیا و لە کەناڵی ڕاگەاندنەکانەوە زۆر لەسەر سەرۆکی حکوومەت قسە و بابەت دەڵێن کە ڕەنگە بەشێکیان دوور بێ لە ڕاستیەوە بۆیە من پرسیاری من ئەوەیە ئایا ئەم بابەتە پەیوەستە بە بابەتیەوەی کە هەڵبژاردنە هەروەکوی کە بەڕێزیشت باست کرد کە لە پێشووتردا بە دڵنیایی کە کۆمەڵە حزبێکە بووە کۆمەڵە حزبێکە بووە کە بە ڕۆژ لە حکوومەت بۆ بەشە ئۆپۆزیسیۆن بۆ ئایا ئەمەشان هەر دەرئەنجامی ئەو حیزبە سیاسیانەیە کە بە شێوازێک کە کوتارێکی پۆپۆلیسی بڵاو دەکەنەوە لە ناو خەڵکدا کە دوجار ڕەنگە لە دوای کۆتایی هێنان بە پرۆسەی دەنگدان و هەڵبژاردن هەر خۆیان بێنەوە لەگەڵ سەرۆکی حکوومەت و لەگەڵ کابینەی نوێ دانیشتن بکەنەوە بۆیە ئەمە ڕای بەڕێستان بزانم لەم بارەوە ئایا بەگرتنە ئامانجی سەرۆکی حکوومەت تا چەند ڕەوایەتی هەیە کە بۆ پرسی هەڵبژاردن نییە کاکەدانا من حەزمە کرد بە ویژدانەوە پرسیاریان لە جێگری سەرۆکی حکوومەت بکردایە ئایا مامەڵە و کاری سەرۆکی حکوومەت چۆن بۆ نەکڵێ حەزمە کرد و پرسیاریان لە وەزیرەکانی گۆڕان بکردایە پرسیاریان بکردایە ئایا سەرۆکی حکوومەت مامەڵە و تەعاملی چۆن بۆ لەگەڵیانە بۆیە بەدەر لە ڕیکلامی هەڵبژاردن و لە حملەی هەڵبژاردن هیچی تر خۆیان زۆر باشەوە دەزانن سەرۆکی حکوومەت کەسێکی پیشەیی و پیشەیەنە کاری کرد هەر بەڵێنێکیشی دابێ کردوێتی بەکردار هەر بەڵێنێکیشی دابێ کردوێتی بەکردار و هەروە زانیاری ئەوەم لەبیر چوو لە وەزارەتی پەروەردە لە دوای ڕاگەیاندنی چاکسازی زیاد لە 6,000 خەڵکی دووموچە و سێموچە بڕا ئەم قسانی من دەیکەم خاوەنیم تەنها حملەیەکە بەرامبەر بە سەرۆکی حکوومەت دڵنیام شکستێنن بەرامبەر بە حملەیە چونکە سەرۆکی حکوومەت خاوەن ئیرادەیە خاوەن ئیشە خاوەن بەڵێنە خاوەن کردن سپاس بۆ مامۆستا هەرێم شارەزای باری پەروەردە بیسەران و بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی دیکە بەخواتان نەسپێرین خواتان لەگەڵ